سەبارەت بە داگیرکاری و لەشکرکێشیەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان یەکێکە لە پلان و بەرنامەکانی دەوڵەتی تورکیا بە سەرپەرشتی ئەردۆغان کە یەکەمین شت بوو ئەوەیە کە هەموو قەیرانە سیاسی و ئابوووریانی لە وڵاتەکەی خۆیەتی بیگوازێتەوە بۆ دەرەوەی وڵات. دووش مەبەستی ئەوەیە کە ئەو دەوڵەتە پانی ئیسلامیزمە شۆڤێنی تورکیای کە هەیەی دەسەڵاتی پێزیاب بکە. دەوڵەتی تورکیا هەر لە هێرشی نەکردو لەسەر هەرێمی کوردستان، هەر پێشڕەوی نەکردو بۆ ناوسەر خاکی هەرێمی کوردستان، پێشڕەوی کردو بەرامبەر بە لەندێ ناوچەکان لە ڕۆژاوای کوردستان لە سووریا، پێشڕەوی کردو چۆتە ناو دەوڵەتی لیبیاوە. ئەم کارە خێزە و نونای یاساییانەی کە دەوڵەتی تورکیای ئەردۆغانی دەستی پێکردووە پێویستی بەوە هەیە کە دەوڵەتانی جیهان، ئەوروپا و حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەریا بۆستەوانەیە ئیدانەی بکەن. ئێمە ژووکو حیزبی شوێنی کوردستان لژنەی کاری هاوبەشی چەپمانێ لەگەڵ حیزبی زەحمەتکێشان و لەگەڵ بژنەوەی دیموکراتی گەلی کوردستان بەیاننامەی سیاسیمان دەرکردووە و فشاری سیاسی و دیبلۆماسیمان بەردەوامە چەندین جار لە ساڵانی ڕابردووش و ئەم ساڵیشە خۆپیشاندان و ناڕەزایەتیمان دەربڕیوە بەرامبەریان داواکارین کە خەڵکی کوردستان بە یەکڕیزی بە یەکدەنگی بەرامبەر بە هەموو داگیرکاری و لەشکرکێشیەکی ئەم دەوڵەتانە بوەستێتەوانەیە. بێگومان بە تاکیدی دەوڵەتی تورکیا ئامانجی ئەوەیە کە ئەو دەوڵەتە مردووەی لە دوای جەنگی جیهانی لە پێش جەنگی جیهانی یەکەما لە دەستووکە دەوڵەتی خلافەتی عوسمانی بوو، جارێکی تر زیینوی بکاتەوە بێنێتەوە مەیدان، بەڵام جیهانی ئەمڕۆ جیهانە نییە بتوانرێ ئەوە قبوڵ بکە و هێزە سیاسیەکانی سەر گۆڕەپان ئێستا هێزی کوردی گەورە لە ناو تورکیایە، هێزی گەورەی کوردی لە ڕۆژاوای، هێزی گەورەی کوردستانی گەوە پوزیسیۆن لە ناو ئێرانە هەیە و باشووری کوردستان سەرباری هەموو کەم و کوڕێ ناوخۆیەکانی خۆی بەڵام قائیم وەستاوە بەرامبەر بەوەی کە کورد دەبێ قەواری سیاسیە بێ، کورد دەبێ نیشتیمانی خۆی هەیە، گەلی خۆی هەیە، سەربەخۆ بێ. جگەلەوەی کۆمەلگاینەوە دەوڵەتیش ڕێگە ناداوە ئاخیرەن زەبری سیاسی لە ئاستی جیهانیە لە دەوڵەتی تورکیاوەیە کە جینۆسایدی ئەرمەنیەکان بە ڕسمی ناسێنرا کە دەوڵەتی پێشووتری تورکیا کردوێتی. بۆیە ئەو ئامانجی ئەو نیشان ناپێکێت، بەڵام زەبرە ئەوە شوێنێ زەرەرەگەیەنێ بەگەلەکەمان بە خەڵکەکەی هەتا زووتر ڕێگری لێ بکرێ، باشتر ڕێگری لێ بکرێ لە ڕاحەیەک سیاسی و قانونی بێگومان زەرەر و زیانەکان کەمترە بن. باشووری کوردستان خۆی لە ڕاستیە بەدەل لە مەسەلەی تورکیاش لە ژێر زەختێکی زۆری دەوڵەتانی ئیقلیمی ئێران، عێراق، سووریا، تورکیا ئەم دەوڵەتانایە. یعنی ئێمە لە ناوخۆی خۆمانە دەیان گلەی و گازت نەمانێ لە دەوڵەت و حکومڕانێکی خۆمان، بەڵام لە حەقیقەتیشە هێرشێکی گەورە و پلانی گەورە لە 92 بۆ ئێستا هەیە دژی هێژمونی هەرێمی کوردستان. بۆیە هەرێمی کوردستانە بێ یەکەمین شت چارەسەری کێشە ناوخۆیەکانی خۆی بکە، هەم لە جانبی سیاسی و ملماسەکە، هەم لە ژیان و مەعیشەتی خەڵک بۆی بتوانێت کاریگەریەک دروستکە لەوەی خەڵک خاوەنی ئیرادەیەکی بەهێز بێ لە ڕوبەڕووبوونەوە بەرامبەر بە هەر دەستدرێژی و داگیرکاری. ئەمڕۆ تورکیایە بەیانی ئێرانە سبەینێ دوێنێ بینیمان حەشتی شەعبی بوو کە کردێ سەر دووسخورمات و کەرکووک. بۆیە باشترین ڕێگە چارەیەک یەکەمین شتەوەی ناوخۆی هەرێمی کوردستانە بێ ڕێکخرێتەوەیە لە جانبی سیاسی، لە جانبی خزمەتگوزاری بۆ خەڵک. دووش سیاسەتەکانیان لەگەڵ دەوڵەتانی دراوسێ لەسەر بنەمای نیشتیمان پەروەری دروست بکەن، نەک لەسەر بنەمای ڕیزبەندی ئیقلیمی. هەر حیزبێکی سیاسی بچێتە ئیدی دەوڵەتێکی ئیقلیمی بکە، ئەوە زیان بە مەسەلەی پرسی کوردەگەیەنێ.